سلااو بەخێر بێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. طبعاً بیرۆکێکی لای بەشێک لە خەڵک لای خۆمان هەیە کە ئەویش فیلمی خەیاڵی زانستی پڕە لە درۆ کە شتێکە هیچ مانای نییە، خەڵک حەزی لێ نییە یان بە شێوەیەک لە شێوەکان کە ئەو شتانە هیچی دوورن لە ڕاستی هەمووی درۆیە. خۆی من بۆ زاویە سێری ناکەم، من بە زاویەکی تر دەمێ بۆتان باسکەم. بۆ فیلمی خەیاڵی زانستی یەکێکە لە ژانرە هەرە پێویستەکان کە خەڵک بە بەردەوام ببینێتن و بە بەردەوامیش فیلمی باش دروست بکرێن. طبعاً ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا بەکاری دێنین ئێمە لە بەردەستمانە، ئەو شتانی کە ڕۆژانە کۆنتاکتمان هەیە لەگەڵیان کە بەکاری دێنین لە ژیان ڕۆژانەی خۆمان، ئەوانە ئەگەر 100 ساڵ 200 ساڵ پێش ئێستا بگەڕێنەوە دوای ئەوان هەمووی خەیاڵی زانستی بوون بۆ خەڵکی ئەو کات، بەس کە ئێستا بۆ ئێمە شتێکە زۆر زۆر ڕاستیە و دوورە لە خەیاڵی زانستی، لەبەر ئەوەی ئێمە خەونمان پێبینیوە، ئێمە خەیاڵمان کردووە بۆ ئەوی ئێمە بگەینە ئەو ئاستە یان بگەینە ئەو ئاستە. ئەگەر بگەڕێ سەر مێژووی کۆنی یۆنانیەکانیش، ئەگەر سێری هەموو فەیلسوفە کۆنەکان بکەی وەکو سوقرات و ئەرستۆ و ئەفلاتۆن، ئەو بیرۆکانەی و ئەو چەمکانی کە هەیان بووە بۆ فەلسەفە و بۆ داهاتووی مرۆڤایەتی، ئەگەر بیر لێ بکەی ئەو کات بۆ ئەو کات هەمووی خەیاڵی زانستی بووە تا حەدێکی زۆر. ئیتر بۆیە خەڵک لەو کاتی کە مرۆڤایەتی دروست بوو، لەو کاتیوە خەڵک دەبی خەیاڵ بکاتن بۆ ئەو شتانەی کە پێی نەگەیشتوتە پێی بگاتن. بۆیە ئێمە نابی دوور بین لەوەی کە خەیاڵ بکەین بۆی بگەینە بە ئاستێکی باشتر لەو شتانەی کە لە بەردەستمانە ڕۆژانە بەکاردێنین. بۆ نمونە ئەگەر بینە سەر یەکێک لەو شتانەی کە ئێستا شتەکە زۆر زۆر ئەوەیە سمارتفۆن 100 ساڵ پێش ئێستا خەون بوو بۆ نەک هەر بۆ من، بۆ هەموو عالمەکانیش، نەک بۆ خەڵکی ئەتیادی وەکو ئێمە ئەو کات ژیاون، بۆ ئەو عالمانەی ئەو کاتیش کە ژیاون ئەنواع ئەشکال ئەبحاث و ریسێرچیان کردووە لەسەر فیزیا و لەسەر کیمیا و لەسەر هەموو شتێک کە ڕەبتە بە تەکنۆلۆژیای ئێستا. بۆیە بەڕای من ئەو کەسانی کە ڕقیان لە فیلمی خەیاڵی زانستیە بۆ چەمکە سەیری نەکەن کە فیلمەکە پڕ لە درۆ، بۆ چەمکە سەیری بکەن کە فیلمەکە لە مستەقبل ئەو شتانێکی ئێستا دەبینی لەوانەیە لە داهاتوو زۆربەی ئەو شتانێک کە دەیبینی داهاتوو پێی بگەین یان شتەکە زۆر زۆر نۆرماڵ بێ لای ئێمە یان لە دوای چەندەوەیەکی ئێمە. بۆیە لەوانەیە هەموو شتێک ئەو لە فیلمی خەیاڵی زانستی دەبینی 100% ڕاست نەبێتن یان 100% ئەوها نەبی بۆ شێوازەی کە ڕووبراتن، بەس لە هەمان کاتە احتیمالێکی زۆر زۆرە بەشێکی زۆر ڕووبداتن. بۆیە چەند سەیری فیلمی خەیاڵی زانستی بکەی ئەوەندە خەیاڵت زیاتر فراوانتر دەبێت، چەند خەیاڵ فراوانتر دەبێت ئەو کات زیاتر دەگەی ئەو بڕیارەی دەڵێ بۆ نەگەم بەو شتەی کە من خەونی پێوە دەبینم، بۆ باب و باپیرم پێشتر نەگەیشتونەتە ئەو شتەی یان گەیشتونەتە لێڤڵێکی کەم، بۆ من نەگەمە لێڤڵێکی باشتر یان نەگەم بۆ شتێک کە هەموو مرۆڤایەتی هەوڵی داوە پێی بگاتە نەگەیشتووە. بۆیە تۆ ئێستا زۆربەی ئەو شتانی کە ئێستا ئەمە بەکاردێنی لەناو مۆبایلی سمارتفۆن، ئەوە ماوەیەک لە ماوان پێشووی بێتە بەردەستی ئێمە، ماوەیەک لە ینی میلیتەری یوزی هەبوو، ینی لە ڕووی سەربازیەوە بەکارهاتووە لەلایەن زەیشە وڵاتە بەقوتەکانی عالم. دوای ئەوە کە تەکنۆلۆژیای زۆر باشتر و بەقوتر هاتووتە شوێنی ئەو، ئینجا ئەو تەکنۆلۆژیایە نەبووتە ئیشارستانی مەدەنی، هاتووتە دەستی منوتۆ زە جایرۆسکۆپ، پرۆکسیمیتی سێنسەرە، ئەو شتە سێنسەرە بەسیتانە AR ئەوی لەناو مۆبایل دەبینی، ئەوانە چەند ساڵێکە لەناو بەشی سەربازی بەکارهاتووە و بەکاریش دێ. لەوانەیە ئێستا تەکنۆلۆژیای زۆر زۆر ئەدڤانستر و زۆر متەتەوەرتر هات بێتە وێندەر و بەکاری بێنن، بەس ئێمە ئەتا هاتووتە دەستی ئێمە، بەس لەوانەیە لە چەند ساڵی داهاتوو بێتە دەستی ئێمە و تەکنۆلۆژیای کە هەمانە ئێستا زۆر تەتەوەرتر بکات زیاتر بە حەدێکی زۆر زیاتر. بۆیە قەت گاڵتت بە فیلمی خەیاڵی زانستی نییە، قەت گاڵتت بە خەیاڵانە نییە کە مرۆڤایەتی هەیەی بۆی بگات بۆ ئاستێکی باشتر یان ئاستێکی ئەدڤانستر. و نەمدویست ڤیدیۆکە زۆر درێژ بی، بەس ئەوە ڕای منە لەسەر ئەو کەسانەی یان لەسەر ئەو شخصانەی کە بە تەواوەتی قەتعیان کردووە سەیری فیلمی خەیاڵی زانستی نەکەن. بەڕای من دووبارە پێداچوونەوە بکەن لەگەڵ ڕای خۆیان و بۆ شێوازەیە کە دەڵێن بۆ چەمکە سەیری فیلم کەن ئەکید بە تەواوەتی ئەمن لەگەڵیانم کە فیلمی خەیاڵی زانستیان زۆر بەدڵ دەبی و لە هەمان کات لە فیلمی خەیاڵی زانستی هەیە پڕە لە چیرۆک بێزگەلەوەی کە پڕە لە خەیاڵی زانستی چیرۆکی باش و ڤیژوال ئیفێکتی جوان و ئیخرازی باش و بەجەتی باش ئەو لەو فیلمانە بەکارهاتوو بۆی فیلمەکە بە شێوەیەک لە شێوەکان زۆر متەتەوەر بێ. بۆیە
هیوادارم پێداچوونەوە بکەن لە ئەوەی لە خەیاڵەکانیان بەرامبەر ئەو فیلمانە و بەرامبەر چەمکی ئەو فیلمانە هەر کەسێکیش گەیستی ئەو دقی ڤیددیۆی بەجددی ئەم دەستخۆشی لێ دەکەم کە تا ئێستا هاتووە هیوادارم لە کومنت بۆم بنووسی ئەو کەسی کە تا ئێستا گەیشتۆتە ئەو دقی ڤیددیۆ کە ئێستا قسەی دەکەم و ئەمن زۆر خۆشحاڵ دەبم بە بەردەوامی ئێوە بۆی سەپۆرتی بم بکەن ئەوە هەر ئەوە بوو بەژێکە لە سیریەکە چالنجەکەم.